ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی هەرێم کە بەوە ناسراوە لە کاتی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێم و بڵاوکردنەوەی پێشەلکاریەکان لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانەوە خێرا دێتە بەردە میدیاکان و سەر لەبەری ڕەت دەکاتەوە و هەرێم بە شامی شەریف ناودەبات. ئەم جارەش دەڵێت لە هەرێمی کوردستاندا دادگاکان سەربەخۆن و هیچ دەستێوەردانێکی سیاسی لە کاروباری دادگاکاندا نییە. دادوەرەکان سوێندیان خواردووە و ڕازگۆ دەبن لە بڕیاردان و بێ جیاوازی یاسا پەیڕەو دەکەن. ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان سەربەخۆوە و ئەو سەربەخۆیە و بەرپرسیارەتی لەو سەربەخۆیە خودی دادوەرەکان و خودی دادگاکانی هەرێمی کوردستان بەرپرسیارن تێیدا. وەڵامی ئەم پرسیارە دەبی ئەو دادوەرانە بن کە لە محکەمەی تەمیزن لە محکەمەی تاوانی هەولێرن ئەوانە دادوەرن سوندیان بە قورئان خواندووە ئەگە بسڵمانن ئەگە مسلمانن یان بەسیحی بە ئەنجیلیان خواندووە کە ئەوانە ڕازگو دەبن لەگەڵ خوا و لەگەڵ خوان. کەسێکی سیاسی کەسێکی ڕۆژنامەگەر کەسێکی مجتەمەعی مەدەنی ناتوانین کێسەکەمان بە تەواوی نەخواندووە لە ڕووی قانونیەوە و ئێمە لە یاساکان ئەو شارەزایەمان نییە. ئەمە لە کاتێکدایە بەشێک لە شارەزانی یاسا و چالاکانی مافەکانی مرۆڤ و پارێزەر و تەنانەت ئەندامێکی پێشووی ئەنجومەنی دادوەری سکاڵا لە دەست ناسەروەربوونی دادگاکان دەکەن. دادوەر ئەوە ڕەت دەکەنەوە کە لە هەرێم دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێت. دەڵێن بە ئاشکرا دەستێوەردان لە دادگاکان دەکرێت. دادگا لە کوردستان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. ئەنێمان بۆچی باس کرد. ئەگەر نەوەتەکان بێنینە پێشەوە نەوەتەکان کە بەقای سەردەمی دادگای سەدام بوو کارچەندە دادگای سەدام نمونەی نەبوو بەڵام تۆزێ هەیبەتیە بوو ئەم مەسوولانە کە لە شا خاتنەوە جارێ بخوان ئەوەنە بچووک بوون ئەوەنە گەورە نەبوون تۆزێ شەرمیان دەکرێت تدەخل لە قەزایە بکەن بە شەرمەوە جوابیان دەنار بێن سەردانی ڕیسی محکەمەکەن هەرە گەورەکانیان بەڵام چی بوو وردە وردە هینیان کرد بە تایبەتی لەو سەردەمەی کە ئیتر محکەمەی تەمیزیان دابەش کرد لێرە دروستکرا ئەوە فۆرسەتێک بوو کە لێرە محکەمەی تەمیز بەتەواتی تەدەخلی تیا بکەن و لەو لاش تەدەخلی تیا بکەن کە یەکیش گیرایەوە بەڕاستی بە هەمان شێوە تەدەخلات دەستی پێ کرد جاران بە شەرمەنانە تەدەخلاتیان دەکرد بەڵام لە دوای 2010 بە عەلەنسەلا ینی کردویانە بە محاسەسە لە هەموو دام و دەزگا دادوەرەکانیش تا ئێستا بڵێن لە محکەمەی فیدرالی و لە هەموو دام و دەزگاکان بە محاسە دەیکەن. لەسەر ڕەوشی مافی مرۆڤ و سزادانی گیراوانی بادینان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پرسیار ئاراستەی وەزیری دادی عێراق کرا کە لە پشکی پارتیە بەڵام وەڵامی پرسیارەکەی نەدایە و وتی نەو کۆمنت واتە هیچ قسەیەکی نییە لەسەر ئەو بابەتە. لە کاتێکدا راپۆرتی زۆرینەی ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان باز لە پەرەسەندنی مەترسیەکانی سەر ئازادی ڕادەربڕین و خراپی پرسەکانی مافی مرۆڤ دەکەن بەڵام بەشێک لە بەرپرسان دەڵێن ڕەوشی مافی مرۆڤ زۆر لە ئاستێکی باشدایە. ئەو راپۆرتانەش ڕەت دەکەنەوە کە لەو بارەیەوە ئامادە کراون بێ ئەوەی پاسا و بەڵگیەکی ورد و ڕاست بخەنە ڕوو. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.